سلاوتان لێبێت لە گوندی باڵەچیانم بە شێوەیەکی ڕاستەوخۆ دیارە بەهۆی ئەو شەپۆلە بارانبارینەی کە چەند ڕۆژێک کە ئیدارەی سربەخۆی سۆرانی گرتوتەوە چەندین ڕووداوی نەخوازرا و ڕوویاندەوە. پردی پیادەی گوندی باڵەچیان یەکێک لەو پردانەیە کە چەند ساڵێک بەر لە ئێستا دروست کراوە بۆ پەڕینەوەی هاوڵاتیان لەسەر ئەم ڕووبارە. بەهۆی ئەو شەپۆلە بارانەوە بەرزبوونەوەی ئاستی ئاو لە ڕووبارەکە ئێستا پردەکە ڕووخاوە. لێرە هاوڵاتیانی ئەو گوندە لەسەر پردەکە وەستاون و بەشێک لە خەڵک بەموەستی ئەوەیە کە سەیری ئەو پردە بکات کە پێشتر پردی پیادەی پەڕنەوەی ئەوان بووە. دەمەوێت گفتوگۆ لەگەڵ چەند هاوڵاتیەک بکەم بزانم لە گوندی باڵەچیان جگە لە ڕووخانی ئەم پردە هیچ زیانێکی تر هەبووە. مامۆستا سلااوت لێبێت، ئەم شەو چۆنت بەڕێکرد ئەگەر بۆم باز بکەیت؟ سڵاو لێوەش بەخێر بێن سەرچاوم. تەبەنەوە ئێمە خەڵکی گوندی باڵەچیان لە ساڵی 2009 هەستان بە دروستکردنی ئەم پردە بۆ تەنها بۆ سیاحەت و بۆ پیادە و بۆ فەلاحەکانیش سوودێکی زۆری هەبوو. پردەکە لە ساڵی 2003 جارشتر بەهۆی بەرزبوونەوەی ئاستی ئاو ڕووخا، بەڵام نۆژەنمان کردەوە ئێستاش بەداخەوە دوێنێ شەو بەهۆی بارینی بارانێکی زۆر و بەرزبوونەوەی ئاستی ئاو خەڵک تا درنگانێکی شەو تا بەرەبەیان خەڵکەکە نەخەوتووە و بەڵام بەداخەوە جارێکی پردەکەشمان ڕووخا. بەو پێی خەڵکی دانیشتوی ئەم گوندەی هیچ ماڵێک ئاوی چۆتە ناوە؟ بەدڵنیاییەوە مالێکی زۆر ئاوی چۆتە ناوە و باخچەی خەڵک زۆر ڕووخاوە و لە لای خوارەوەی باڵەشیان، ینی لە کۆتاییەکەی 5 تا 6 ماڵ ئاوی چۆتە ناو، بەڵام شکر بۆ خوای گەورە زیانی جانی نەبووە، تەنها زیانی مادیە. لە خزمەتی زۆر سپاس. وە گوتم ئەو دیمەنانەی ئەبینن ئێستا لەسەر شاشەی زاری کرمانجی دیمەنی ئەو پردەیە کە پردی پیادەیە لێرە لە باڵەچیان دروست کراوە لە ساڵی 2009 15 ساڵ پێش ئێستا هاوڵاتیان لەم شوێنە دەپەڕینۆش ئەو بەری ڕووبار بۆ ئەوەی کە هاتوچۆی پێیا بکەن، بەڵام ئەو شەپۆلە بارانبارینەوە بەرزبوونەوەی ئاستی ئاو کاریگەریەکی ئەو تۆی هەبووە کە ئەو ئاسنانەی بە جۆرێک خوارد کردوتەوە کە بەم جۆرەی لێ کردووە. گوتەبێژی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران لەبارەی زەرەر و زیانەکانی قسەی بۆ زاری کرمانجی کردووە کە دەڵێت لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران 12 ڕوودا و تۆمارکراون. ڕای ڕەوەندهاندیانی ئاماژەی بۆش کردووە لە تەوای قەزەکانی سنووری ئیدارەی سۆران ڕوودابوونیان هەبووە. ڕووداوەکانیش لە قەزای ناوەندی سۆران ئاچوو بۆ ناو نەخۆشخانەی ئاشتی و ڕووخانی دیواری ماڵێک لە دیانە و باڵەچیان گەڕەکی قەرەنیاوە گەڕەکی وەستا ڕەجەب هەودیان 2 ماڵ زیانیان پێگەیشتووە. هەروە ئاماژەی بۆش کردووە کە لە باڵەچیان ئاو چۆتە نێو 13 ماڵ. جگە لەوەش هاوڵاتیان کە لێرە ئامادەیان هەیە بۆ ئەوەی هەم دیمەنەکانی ئەم پردە بین، هەمیش وێنەی ئەو پردەتان پیشانە دەم کە پێشتر پردەکە بەم جۆرە بوو. ئەگەر هاوکاری کامێڕەمانم دیمەنەکە بگوازێتەوە، پێشتر ئەم پردە بەم شێوازە بووە کە لێرە دروست کراوە، پردی پیادەی پەڕنەوە بووە، ئێستا پردەکە ڕووخاوە. کارەکە جووا دەرنەچ دووبارەکەنەوە. جگە لە باڵەچیان دەمەوێت ئاماژە بۆش بکەم لە قەزای سیدەکان بەهۆی بەرزبوونەوەی ئاو زیان بە چەند ماڵێک کەوتووە. لە قەزای ڕواندز هاوینە هەواری بێخاڵ لە سنووری قەزای چۆمانیش لە ناحیەی سمیلان 12 هاوڵاتی گیریان خواردووە. لە ئێستاشدا هاوڵاتیان لە ڕێگای تیمەکانەوە ئاگادار دەکرێنەوە لە هەبوونی زیان بە ماڵەکانیان و بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی و تیمەکانی بەڕێوەبەرایەتی ڕێگاوبانی ئیدارەی سربەخۆی سۆران و پۆلیسی هاتوچۆ هەمویان لە دوێنێوە خراونەتە حاڵەتی ئامادەباشی بۆ ئەوەی هەڕووداوی نەخوازرا و ڕوو بدەن، ئەوان بە فریا یاخود بەهانای ئەو هاوڵاتیانەوە ئاچن و ئەو ماڵانەی کە ئاویان دەچێتە نێو. بەڵێ.